من بیرمە کردەوە وا بیرمە کردەوە کە جەمی ڕۆژی یەکمنە ڕۆژی دووم ئەم شارە بەجێڵێ ئەتۆرێ چی بکەین لەگەڵ مامۆستا مەسەر خاڵەقییان نەڕوا وەخسە ئێرۆخان بۆ ناو مامۆسامیشم بر کە شایدی شتەکە بێ سڵاو لێ بێ ماوەی چەندێکە ناتووی بۆ سلێمانی ڕاستمیەوە کە لە خزمەتتان گەیم لە 2016 یەکم خولی فستیواڵی فیلمی سلێمان وەتە 2016 نهاتوویتەوە بۆ سلێمانی نەخێر بۆ تم مەجال نەبووە خەریکی ئیشم و خەدەزانی ئیشم بۆ لە تارانە و لە ئێرانەوە ئیتر دایم بەردەوام بووم بەڕاستی ئەی بەرهەمی تازە چی هەیە فیلمی تازە چی هەیە فیلمێکم لە کۆتاییەکان کۆرۆنا کرد لە کۆڤیدا تەواو نەکردووەوە یعنی ئامادەیە بەڕاستەوە بۆی شوێنێ جارێ بەشداری نەکردووە ئەمەوێ ئەوە عەرزکەم دوایی دەست پێکا بە فستیواڵ و شتەکان لەم ڕۆژانە ئیتر بڕۆمەوە بۆ ئێران لە تارانە دەست پێکەم بە بڵاوکردن فیلمێکی سینەماییە بەڵام هەر لە کوردستانە یانێ شتەکەی چیرۆکەکەی لە کوردستانە بەڕێوەچێ بەس چێکە شتێکمان پێ بڵێ گروپێکن یەم بۆ میوانی گروپی بەرادرن موزیشیانن هەمویان یەم برادرێتریان ئەیە کە خەڵکی کوردستانەوە لە تارانۆیە ئەو شەوە کە گیان بۆ میوانیەکە شتێک ڕۆدا لە زەمان و شایوال پەرکەکەیان کە ئەوە ئەبێتە چیرۆکی فیلمەکەمان تا کۆتای ناوی چێ فیلمەکە نایی بێتارە یانێ بێتار تاریتیانە بێ بدونە تار ئەمە تامی ژانی گەلەیە ئەوە خەڵک بڕیار بە تامەکەیەوەی کە من دەرێنێرم بە دڵیاییەوە جێپەنجەی من پێ و دیارەوەی تر جەنابت و بینەری عەزیز ئەو بڕیارەدەن کە تامی کامی باشە کامی سوێرترە شیرینترەوەی تر خەڵک بەڕاستی بڕیارەدەن فیلمی ژانی گەل چی بە تۆ بەخشی حرمەتی زۆرتر خۆشەویستی زۆرتر بۆ کوردستان یەک شتترەوە کە بازە شتی بەڕاستی یەکم جار بۆ لە مێژووە ئەوە کە بینەر دوای 20 چەند ساڵ ئاشتیان کردەوە لەگەڵ سینما لەمە مەجبور بووین لەبەر بڵاوکردنەوە فیلمە سینمایك دروستکەین بەڕاستی وەکوە چیزە ئێستا هەموو جەماوەر و ئەم فستیواڵا بینم وابیرەکەمەوە کە دانێ لەو بناغانە بەڕاستی فیلمی ژانیگەل بووە کە من بە خۆشحاڵیەوە وەکو دەرێنە لە خزمەتتانە بوو چی ئەو کاتە و لە بیرە کاتێکە سەرخەڵی بەرهەمێنانی فیلمی ژانیگەل بووی هەموو شتێک هەموو شتێکم لە بیرە بەڵام سەختیەکان دایم لە ڕۆژ و دوو ڕۆژ و دە ڕۆژە لە بیر دەچێتەوە ئەو شتەماوە دووبارە ئاڵێم لەو ڕۆژەوە خەڵک فیلمەکەیان بینەوە 2010ەوە جێلەوە کە خەڵاتی گردووە و ئەو حرمەتانەکە هیچێوە کەوە نییە کە ئێستەوە بینیم خەڵکا بینی ئەو هەموو بە پەرۆشن ئەو هەموو خۆشەویستی ئەو هەموو عشقا ئەبینم لە یوتیوب شوێنەکانتر نزیکی بە 2 میلیۆن بەس خەڵکی گەنجی تازە بینویانەکە کاتی ئێمە سۆشیال میدیا نەبوو کاکی برا کاتی ئێمە ئینتەرنێتی نەبوو تا سێریکەن 2006 و 2010 بەڵام ئێستا بینم گیری تازە بەردەوامن بە دوواچوونیان هەیە فیلمەکە بینن لە یانۆ تازەیە منش خۆشحاڵە بم کەشەی پێەکەم خۆشحاڵم کە تانوە خزمەتێکی زۆر وچکەم لە خزمەتتان ئەو کاتە میریە کە دەرفەت نەبوو فیلمەکە ببینم چوو کتێبەکەم کڕی خوێنمەوە کارێکی باش هیوادارم متوانی بێتم وەکو کتێبەکە تۆزێ بجوڵمەوە چۆن حرمەتی کتێبەکە لای خەڵکەوە زۆرە بەڕاستی ئەو وەکتەرانەی کە ڕۆڵیان بینی لە فیلمی ژانیگەلە ئاستیانە بەلاوە چۆن بوو ئاستی کامیانە زۆر بەلاوە باش بوو وەڵا ئەگەر ئاستیان باش نەباتای لەو فیلمە بەشداری ناکرا چون ئەو فیلمە فیلمێکی مێژووی تاریخی بوو بە و دقەتەکە من هەمووازاننی تر ئەگەر ئاستیان بەرز نەباتای چکاتە نەیان نتوانین لەو فیلمە بەشدار بوو چون فیلمەکە نەوەکو ئاکتەر کامێرامەنیشی مشێوە بواتای دەرێنەری مەشیان میکیاژی هەموو بەشەکان مشێت لەو ئاستە بەرزە بووە نابواتە فیلمی ژانیگەل هەمویان بەدڵم بوو بەڕاست من لەو سەدەمای قسەیەکەم بیست باسییان لەوا کریاوت ئەمانە قورس بۆ ڕۆڵبینین لە فیلمی ژانیگەلە ئەکتەرەکان بە تەواوەتی هیلاگون بەدەستەوە بەتاشە نێوا بوو وڵا خەجاڵەتیان نازانم من هیلاک نابم بەدەستیەوەنە بەڵام ئەگەرەوان هیلاک بوون داوای لێبرد نەکەم بەڵام ئیشەکەی ئەوێت بەڕاستی ئەڵێن مەشەدێکی دیە ونەرمان عەبدولی حەمەد جوانە ئەڵێن چەند جار دووبارە کراوە چەند تێک دووبارە کراوەتەوە هەمانە ئێستا ئەو مەشەدمە لە بیر نییە ناوتانبەر بەڵام مەشەدمانەیە چل جاریش دووبارە کراوەتەوە بێ پرۆڤە چەند جار 46مانەیە بۆ ئەکتەری زۆر بەناوبانگ لەو فیلم 46 جار یەک تێک دووبارە کراوەتەوە 4 سانیە چ شتێک کاوشێوەی ژانیگەل بەنیازی بەرهەم بهێنی وڵەن بۆ شێوازە کە بڵێ فیلمێکی مێژووی احتمال نە بەڵام فیلمێکمەیە لەسەر ئەنفال فیلمێکی زۆر قوڵە ئەگەر چۆن جەنابەت زۆر بە دوای فیلمە بینەرانی عەزیز ئەزانم کە هەمویان سەیری فیلمەکەن ئەگە بمانەوێ وەکو سەرکردنی چیرۆکی وەکو پیانەستی ڕۆمن پلانسکیە
ڕاستەخۆ ناڕێن ناو چیرۆکەکەمان لە ئۆپرا هاوسی نەمسا دەست پێکا لە ڤیەنا لەسەر ئەنفالە بەڵام ئەوە ئەمەوێ دەست پێکەم بڕێت جە چوار وڵاتە تەسویرەکرێ فیلمەکە تقریبی 8 دقە لە ژێر ئاوە و فیلمێکی بیگ پرۆداکشن هەر بەو کوالیتیەوە ژانیگەل کراوە بەعکتنێەوە خواخۆیە زارین سناریۆ کێڵە بژێرێ لێرە هونەرمەند نزار سەلامی و ڕێنازوریە ئەوانی لێن کاتێک چاوە پیان کەوتەوە چه ئیحساسێکە کرد؟ نزاری عزیزم لە 2016 بینیوە بەڵام ڕێناز چۆن لە وڵاتانە بوو لە دەرەوە بوو دوای ژانیگەل نەم بینی بوو تا ئێستا یانە بەڕاستی عزیزترین کەسم بینیوە یانێ وەکو مناڵی خۆم چونەوە فیلمە هەمویان وەکو مناڵن ناو فیشەکەی مناو زۆر خۆش بوو بەڕاستی زۆر شتێکی نایە سەردەمەی کە گۆرانیەکەی مامۆستا ئیبراهیمی خەیاتاڵێ دڵەمەرە و دڵی جاران هێشتاکان نایڵێنێ بەشێکی گۆرانیە بەشی دۆربینینە بەشە لەختەکانە پشتی کامێرایە ئەو هەموو خۆشەویستی و ئەو گروپێکی باش وەکو خانەوادێک بەڕاستی ئەو فیلمە پێکاتوە ئەو کاتێکە فیلمەکە بەرهەم هێنا هێرۆخان چی پێوتی؟ پێشی یا دوای فیلمەکە کاتە فیلمەکەی بینی باش شتێکت بۆ بە یەکم جارەوە پرسیارتە کرد شەوێک کا فیلمەکە تەواو بوو میوانی گیاندا وەکو میوانێکی سوسی فایناڵی تقریبی چل کەسێ بووین هێرۆخان ساوکتی من بیرمە کردەوە وا بیرمە کردەوە کە جەمی ڕۆژی یەکم نە ڕۆژی دووم ئەم شارە بەجێڵێ ئەتۆرێ چی بکەیت لەگەڵ مامۆستا مەسەر خاڵەقییان نەڕەوە قسە هێرۆخان بۆ ئەو ناو مامۆستامیشم بر کە شایدی شتەکە بێ وتی هیچ کاتێ نەیوت من عاجزم منم زانی کێشەکانی چەند گەورەیە بەڵام هاتووم بۆ ئەوەی شەمانە کرد